لە ڕاستیا زۆر لەم تابلۆیانە هەمووی تابلۆی منە بێگومان پێشەنگای تایبەتیە ئەم تابلۆیانە زۆریان لە هیچ شوێنێک پیشان نەیراون زۆرانم هێناوەتەوە بۆ کوردستان یەک دوانێکیان نەبێت کە لە فەڕەنسا پیشانماون دەستکەوتی ئەم پێشەنگایە ئەم تابلۆیانە تابلۆن بۆ فرۆشتن تەبعاان بەکارهێنرێ بۆ پرۆژەیەکی خێرخوازی و هەروەها ئیش ئەمە کار بدۆزمەوە بۆ 20 کەس لە کوردستان بۆ دروستکردنی مەعمەلێکی خەیاتی. گزارش لە بۆنی خاکەکە نزیکی 3 ساڵە نەهاتوومەتەوانێ ئیتر ئەو جۆش خۆشێک کە بۆ ئێرە هەم بووە توانیمە لەسەر چەند تابلۆیەک بەرجەستیان بکەم ژمارەی تابلۆکان 24 و هاتنەوەشم بۆ کوردستان وەکو ژیانەوەیەکی نوێ بوو بۆ من.